عزیزانم سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش سعات حوتە و گەڕینەوە خزمەتتان لە کورسات تەندروستی بە پێشکەشکردنی بابەتی تازەی تەندروستی و یەکێک لە بابەتە زۆر گرنگەکانی تەندروستی کە هەرچەنە قسەی لەسەرکەین هەرچەنە باسیکەین بەڕاستی کەمە ئەمڕۆ لەگەڵ ڕۆژات سڵاو لێبێت تەندروستی سڵاو لە بەڕاستان تۆ چۆنی تەندروستی تۆ چۆنە؟ هیوادارم تۆش باشبی من زۆر سوپاس هیوادارم بینەرانیش باش بن بۆ هیوای ئەمڕۆ بتوانین کۆمەڵێک بەرنامەی باش و زانیاری تەندروستیتان بۆ بخەینە ڕوو میوانێکی ڕحسوکی ماڵەکانتان بین انشاءالله. جا ڕۆژات بابەتی ئەمڕۆمان لەسەر دووبارە شێرپەنجێ ئەریاگاداری چەنێ زۆر بووە زۆر بۆ بەداخەوە لە گەنجی شا زۆر بۆ ئێستا ئەبیستین بووە لە گەنجا زۆر ینی بەداخەوە خێزان نییە زۆر جار باسی شێرپەنجەی تیانەگرێ یان مەترسی توش بوون بە شێرپەنجە یان لە چواردەور و لە کەسە نزیکەکان و لە دراوسێ و لە خزمە نزیکەکانمان بەڕاستی بەداخەوە ڕێژی شێرپەنجە ئەمەنە زۆر بووە ئەمەندە تەشەنەی سندووە ینی تەواوی خەڵک بەڕاستی بەخۆی مەشغوڵ کردووە جا ئەمڕۆ ئێمە لێرەین من دایمە باسی واکەم ڕۆژات دەڵێم بابەتی شێرپەنجە هەرچەندێک بابەتێکی ناخۆش و ینی لە هەمان کاتا لایەنی دەرونی مرۆڤ بێزارەکە بەڵام باسکردنی زۆر گرنگە لەبەرەوەی بەهایەکەی ئێهێنێ لەبەرەوەی گرنگیەکەی زۆرە لەبەرەوەی نەخۆشیەکی مەترسیە جۆری جیاوازی زۆرە ئەمڕۆ لەگەڵمانە بن باس لە کۆمەڵێک لەو خاڵە جیاوازانە ئەەکەین کە ڕۆژانە لە منە هەیە لە تۆیا هەیە لە هەریکێک لە ئێمەیە هەیە ئەمانە خاڵی غەڵەتن شێوازی ژیانکردنی غەڵەتە ئەوەی کە خۆمان بە لایفستایل بیستمانە ئیتر لە خواردنە لە خەوە لە شێوازی جوڵەیە تەنانەت لەو شوێنی کار و پیشەیەتە کە کاری تیاکەی هەموو ئەمانە ئەکرێ ببنە هۆکار بۆی کە خوا نەخواسە تۆ لە داهاتووە ئەگەری توشبوونێ بەم بابەتانە زۆرتر بێ ئەجا ڕۆژات یەکشت هەیە زۆر گرنگە ئێمە لێرە بابەتی تەندروستی باسەکەین ئێمە هەر زانیارێکی تەندروستی هەر توێژینەوەیە کە بزانین شایانی باسە کە بزانین خەڵک سوودی لێوەرەگری خەینە ڕوو واتە بابەتی تەندروستی پێشکەشی خەڵکەکەین ئەوەی کە بۆ ئێمە زۆر جێگەی بایەخە ئەوەیە من وەکو خۆم دڵنیام تۆژوای زۆر دڵخۆشە بین بۆی کە ئەگەر کەسێک و خانەوادەیەک یان کەسێک لە نێو خانەوادەیەکە ئەوانتر ئاگادار کاتەوە لە ڕێگەی زانیاریی بەرنمەکەی ئێمە بنمونە ئێمە ئەمڕۆ باسیەوە بکەین بڵین بڵین خواردنێکی دیاریکرا بۆ شێرپەنجە زۆر باشە یان بڵین ئەم کاتژمێرانە بخەون بۆ شێرپەنجە باشە یاخود ئەو کەسانی کە توش بوون بە شێرپەنجە ئەم شتە بکەن ئەگەری هەیە زۆر بە باشی بیپەڕێنن چەند خۆشەکە من هەست بۆ بکەم کەسێک لە ڕێگەی منەوە ئەم زانیاری وەرگرت و سوودی لێوەرگێ بۆ هیوادارم تا کۆتایی لەگەڵمانە بن یەک کۆمەڵ بابەتی زۆر تازە و جیاوازمان پێ و دووبارەژۆ کۆم و ڕۆژێ پزیشکی پسپۆر لەگەڵمان ئامادەیە وەڵامی کۆمەڵێ پرسیاری زۆر دیاریکراومانەیەتەوە بە تایبەت سەبارە بە نەخۆشخانەی هیوا زۆر باشە اینجا یەک شتی ترمان بیر چ باسی لێ بکەن باسان ئەویش هۆکارەکانی شێرپەنجە ڕاستە ئێمە ناتوانین ڕاستیەکە بگۆڕین کاتێککە کەسێک تووشی شێرپەنجە ئەبێ بەڵام هەموو زانایان لەسەر ئەوە کۆکن کە کۆمەڵێک هۆکار هەیە خۆویستە کۆمەڵێکیش هەیە خۆنەویستە ئێمە ناتوانین دەستکاری خۆنەویستەکان بکەین بەڵام هۆکار خۆویستەکان لە دەستی خۆمانایە ئێمە بڕیار ئین ئەم ڕێگایە هەڵبژێرین کە کۆتایەکی لەوانەیە شێرپەنجە و خوا نەخواستە مردن بێ یاخود ئەو ڕێگایە هەڵبژێرین کە ئەگەر هۆکارە خۆنەویستەکەشە هەبێت لەوانەیە بۆ دواب خاتوش بوونەکە بە شێرپەنجە هەموو ئەم بابەتانە ئەمڕۆ بەوردی لە بەرنامی ئەمڕۆیە باسی لەکەن لەگەڵ پزیشکێکی پسپۆرە جا ئێستا فستیڤاڵی مەولانامان هەیە نازانم چەندێک لە بینەرانمان تا ئێستا ئاگاداری فستیڤاڵەکان یاخود سەردانیان کردووە ئێمەش وەکو بەشی کورسات تەندروستی لا فستیڤاڵەکە لەگەڵتان ئەبین بە کۆمەڵێک بڕگە و بابەتی زانستی اینجا غەڵەت نەبم دەستگای میدیای کورسات پاڵپشتی میدیایی فستیڤاڵەکەشە ڕاستە بەڵێ جایمە هەموو ڕۆژێک کە خۆمان لێ بووین من ڕۆژی یەکەمی فستیڤاڵەکە خۆم لێ بوون و جامان کردوەوە هەر ڕۆژۆ گەر پێمان کرێکێکمان لێ ئامادە بین ئەوەی کە ئێمە زۆر جەختی لێگەینەوە ئەوەیە چۆن لایانی تەندروستی پەیوەستکەینەوە بەم دیوە کۆمەڵایەتی فستیڤاڵە جوانەوە ینی لەوێ یەک کۆمەڵشتی جیاواز هەیە خواردنی زۆر جیاواز هەیە و ئەوەی کە بایەخی داوا بم فستیڤاڵە من لە یەکەم ڕۆژ باسم کرد تۆ چی لەوێ هەم خواردن تاقیەکەیتەوە هەم ڕێگەی زۆر باشە بۆی کە بژجوڵی بەڕاستی پارکی مولانە پارکێکی زۆر جوانە خزمەتێکی زۆر باش کراوە جا ئێستا ئەلەن بڕگەیەکی بۆ ئامادە کردوین با پێکەوە بچینە ئەوێ و با بزانین چی تازە هەیە و با تەندروستی دووبارە تێکەڵی ئەم لایەنە کۆمەڵایەتی جوانە بکەینەوە فەرمون با بچینە لایە بابەتە خۆشەویستانم سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش هیوادارم هەمووتان هەر باش بن ئەمڕۆ هاتوونەتە فێستیڤاڵی مەولانە کە بە پاڵپشتی میدیایی دەستگای میدیای کورسات بەڕێوەچێت جا لە کەشێکی زۆر ئارام و کەشێکی زۆر گونجاو و شیا و هەم بۆ گەنجان و هەم بۆ بەتەمەنەکان و هەم بۆ مناڵان و بۆ خێزان جا ئەمڕۆ ئەمەوێت گەشتێ بکەین بێرەیە بزانین چیمان هەیە ئەمڕۆمێ باسی بابەتێکی گرنگتان بۆ بکەم کە ئەویش بریتە لە هەندێک خواردن کە لە ناو خەڵکی خۆمانە بەڕاستی خواستێکی زۆری لەسرە لەوانش بە نمونە خواردنە دەریایەکان و خواردنی ماسی لەگەڵ ما بن ئەچینە لای خواردنگەی شێڤ میران بزانین لێرە چیمان لەلایە ئەگەر هاوکارم پیشانمان باد لێرە ئەبینین کە جۆرەها
خواردنی دەریایی لێرە بەردەستە بە نمونە ڕۆبیان بە نمونە قرژاڵ بە نمونە ماسی کامانە هەریەکەی لەلایەن هاوڵاتیانەوە خواستێکی تایبەتی لەسەرە. جا من با باسێکی سوودەکانیتان بۆ بکەم. ئەگەر ئێمە باسی خواردنە دەریایەکان بکەین هەر جۆرەیشان بێ بەگشتی دەوڵەمەندن بە ڕێژەیەکی زۆر باش لە ئۆمێگا 3. جا ئۆمێگا 3ش پاڵپشتێکی زۆر باشی هەم دڵ و هەم مێشکە. جا لەگەڵ ما بن ئەمەوێت قسەیەک لەگەڵ ئەم بە ڕێزەشکین سڵاو لێ بێن. بەخێر بن شوێنی خۆتان. ئەمەوێ بزانم کە خواستی خەڵک چۆنە لەسەر خواردنە دەریایەکان و ماسیش بەگشتی. خواستێکی باشی لەسرە بە تایبەتی ماسی کارب خواستی زیاتر لەسەر ئیسفادی زۆرترە. بەگشتیە بینین کە لەم چەند ساڵانی دوایی یا خواردنەکانی تریش بە نمونە قرژاڵ و ڕۆبیان لێرە زۆر با و خەڵک زۆر ڕووی تێکە. هۆکاری ئەمە چی و تا چەندێک بە نمونە خەڵک فێری ئەو خواردنی ڕۆبیان و قرژاڵ و بابەتەکانی تر بووە. ئیسفادیان زۆرە لە ڕووی تەندروستی ئیسفادیان زۆر بە تایبەتی قرژاڵ بۆ نەخۆشی سەرەتان خەڵک زۆر داوایەکە کە نەخۆشن داوایەکەن ئیتر چۆن بڵێ کوردەکەش حەزی لێ و ئەڕۆم بەدوایە. لێرە لۆ بستەر و ڕۆبیان و قرژاڵمانێنەوە لە ڕۆسێڕانجشتی زۆر جیاواسرمانەیە لەوێ. هەر سەرکەوتوو بن. جا من با کەمێکی تر باسی سوودە زانستیەکانیتان بۆ بکەم کە بەڕاستی یەکێک لە سوودە هەرە زۆرەکانی ئەم بابەتانە بە نمونە با لە ماسیەکەەوە دەست پێکەین. ماسی دەوڵەمەنە بە ڕێژەیەکی زۆر باش پڕۆتین کە پڕۆتین سەرچاوەیەکی زۆر بەهێزە بۆ بنیانانی ماسوولکە کە ماسوولکەش سەرچاوێکی وزەی زۆر بەهێزە بۆ جەستا. ئەگەر باسی بابەتەکانی ترتان بۆ کەم بە نمونە لێرەیە قرژاڵە بینین ئەمە بە مقاشە هەڵی ببین باشترە. جا خۆشەویستان بەڕاستی ئەوەی کە فیدباکم لە خەڵک بیستووە تامێکی زۆر تایبەتی هەیە قرژاڵ. هیوادارم کە ئێوەش بێنە فێستیڤاڵی مەولانا و تاقی بکەنەوە چکا بەڕاستی ئەڵێن زۆر بەتامە. جا بابەتێکی تر هەیە کە حەزەکەم لەسەرەوەش قسەتان بۆ بکەم ئەویش بابەتی ئەوەیە کە لە ناو کوردەواری خۆمانە زۆر باوە ئەڵێن خواردنی شیرەمەنیەکان دۆ ماسا و لەگەڵ ماسیە خراپە و ئەبێتە هۆی هەسیاری. ئەم حاڵەتە ڕەنگە لە ڕابردووە لە مێژووە ڕوویا بێت کەسێک ماسی لەگەڵ دۆ یاخود ماساوە خوارد بێتی تووشی جۆرێک لە ناڕەحەتی و تووشی جۆرێک لە هەسیاری بوو بێتەوە. بەڵام هەتا ئێستا هیچ بەڵگەیەکی زانستی نییە کە پێمان بڵێت خواردنی ماسی لەگەڵ دۆیا خراپە، خواردنی ماسی لەگەڵ ماساوە خراپە. ئەکرێت دەو کەسە بە نمونە کێشەی لەگەڵ لاکتۆز یاخود لەگەڵ پێکاتەیەکی ناو دۆکەیە هەبوو بێ و ببێتە هۆی جۆرێک لە ئازاری گەدە یاخود جۆرێک لە هەسیاری بەهۆی ئەوە وایان زانی بێت کە ئەمە کێشەکە لە تێکەڵکردنی ماسی و جۆرە شیرەمەنیەکە هەیە. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە هیچ بەڵگەیەکی زانستیمان نییە و بگرە بە پێچەوانەوە من پێشنیاریەوەکەم کە خواردنی بە نمونە دۆ لەگەڵ ماسیە زۆر باش بێت لەبەری هەم دۆکە کە لە شیر بەرهەمێت پێکاتەیەکی باشە بە نمونە کالسیۆمیتیایە بە نمونە ڕێژەیەکی گونجاو و ڤیتامین دیتیایەوە هەروە لە لای ترەوە ماسیەکەش دەوڵەمەنە بە پرۆتین و بە ئۆمێگا 3 و بە جۆرێک لە چەوری تەندروست کە بەڕاستی ئەمانە هەمووی واکات کە تێکەڵەیەکی بەهای خۆراکی زۆر باش بۆ جەسە دەسەبەر بکە. جا هیوادارم ئێوەش بێن سەردانی فێستیڤاڵی مەولانا بکەن و هەم چێژێک ببینن لە فێستیڤاڵەکە و هەم بتوانن سوودمەند بن لە جۆرەها خواردن و خواردنەوەی جیاواز و سروشتی و تایبەت و هەر شاد و تەندروست بن. دووبارە سڵاوتان لەبێ بڕگەکەتان بینی بەڕاستی ڕاستان جەوەکەی ئەلەند خۆش بوو. حەزەکەم زوو منیش بێتە جدۆلەکەمەوە بڕم بۆ فێستیڤاڵەکە. جەوەکەی خۆشە من خواردنی دەریاییش ناخۆم بەس ئەلەن زۆر خۆش بۆ باسی سوودەکانیشی کرد ینی ئەوەی تر وات لێکا کە حەز بکەی تاقییاکەیت ئەنجا ڕۆژات ئەوەی کە زۆر جوان لەو فێستیڤاڵە تۆش ئەچیت لەم ڕۆژانەیە پێم ینی شتی زۆر هەمە جۆری لێ هەر لە خواردنی دەریاییەوە هەتا خواردنەوەی گەرم و سارد هەتا برژا و هەتا فاستفود هەمووی بەردەسە لێ یعنی تۆ خوازیاری خۆت ئیتر چی خۆی چی تاقیەکەیت ئەوان کە تۆ زۆر حەزی خۆت وڵای خۆی ئەگەر بەلایەنێکی تەندروستی بیری لێ بکەمەوە من ئەبێ بڵم کەم خۆری دایم خۆر ئیکن بە کەم خۆر بەس لە هەمان کاتا لە هەر شتێک خۆی چکە ینی بەڕاستی نەفسە ئەچێتە سەری حەزەکەی هەموو خواردنەکان بخۆیت و بەڕاستی ئەم فێستیڤاڵانە جگە لەلایەنی خواردنەکە لەلایەنی تەندروستی دەرونیەوە سوودێکی زۆری هەیە بۆ تومکردنەوەی پەیوەندە کۆمەڵایەتیەکان زۆر سوودی هەیە زۆر جار ینی کە ئاوا چونێتە فێستیڤاڵەکانەوە بەڕاستی خەڵک مادیۆ لەوانێ بە ساڵ و 2 ساڵ بێنەمان بینی بە هەر خۆشە چاوەڕوونیەکە بەڵێ جا لەگەڵ مانابن بۆ ئەوی بگەڕێنەوە لای بڕگە و بابەتەکانی بەرنامەکە و هەواڵێکمان هەیە لەسەر ڕێشاڵەکان فەرمون ئێوە هەواڵەکە.
پێداچوونەوەیەکی ورد کە لە Journal of Agriculture and Food Research بڵاوکراوەتەوە ئاشکرای دەکات پشبەستن بە سیستمی خۆراکی دەوڵەمەند بەڕیشاڵ مەترسی توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە کەم دەکاتەوە. لە چوارچەوەی پێداچوونەوەکەدا توێژەران هەستان بە لێکۆڵینەوە لە داتای 18 توێژینەوە لە چەندین وڵاتی جیاوازەوە پاش لێکۆڵینەوەیەکی ورد وە زانستی بۆیان دەرکەوتووە کە ئەو کەسانەی لە ژەمە خۆراکیەکانیاندا پشت بە بڕی گونجاوی ڕیشاڵەکان دەبستن مەترسی توشبوونیان بە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە کەمترە بە بەراورد بە کەسانی تر. پسپۆران لەم بارەیەوە ڕای دەگەێنن ڕیشاڵەکان سەرچاوەیەکی خۆراکی گرنگن بۆ بەکتریا سوودبەخشەکانی کۆئەندامی هەرس کاتێک ئەم بەکتریایانە ڕیشاڵەکانی ناو شۆڤان و پاقلەمەنیەکان و میوە و سەوزەکان تێک دەشکێنن مادەیەک بەرهەم دەهێنرێ بە ناوی بیوتارێت ئەم مادەیەش ناوپۆشی کۆڵۆن دەپارێزێ و سەرچاوەیەکی وزەی گرنگە بۆ خانە تەندروستەکانی ڕێڕەوی هەرس و هەوکردن کەم دەکاتەوە. لەلایەکی دیکەشەوە زانایان ئاماژە بۆ دەکەن کە ڕیشاڵەکان خێرایی گواستنەوەی پیسایی لە کۆڵۆندا زیاد دەکەن ئەمەش ڕێگری دەکات لەوەی کە مادە زیان بەخشەکان ماوەیەکی زۆرتر لە کۆڵۆندا بمێنەوە و بەرکەوتنی زیاتریان بە کۆڵۆن هەبێت. پزیشکان جەخت دەکەنەوە لەوەی لە ئەنجامی توێژینەوەکاندا بۆمان دەرکەوتووە کە ڕیشاڵەکان مەترسی توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە کەم دەکەنەوە بە جۆرێک کە ئامارەکانی بایۆبانکی بەریتانیا دەریان خستووە ئەو کەسانی لە ژەمە خۆراکیەکاندا پشت بە ڕیشاڵەکان دەبستن مەترسی توشبوونیان بە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە بە ڕێژەی لە 20 کەمترە. ئازیزان زۆر جار باسی ڕیشاڵەکانمان کردووە تەمان ڕیشاڵەکانی کێکن لەو خواردنانەی کە دایم پزیشکان پێشنیاریەوەکەن لە هەر قاپێک خواردن لەو ژەمەی کە تۆی خۆی ترەگەر ژەمی مەسەلە نانی ئێوارە بێ با بەشێک لە قاپەکە تایبەت بێ بە بابەتی سەوزە و میوە و ڕیشاڵەکان تەوان ئەم بابەتی ڕیشاڵانە لە نێو سەوزە و لە نێو میوەکانە بەدیەکرێن بە تایبەتی ئەو میوانەی ئەو ببورن ئەو سەوزانی کە ڕەنگی گەڵاکانیان زۆر سەوزەیتر بڕۆکلیە گرێتەوە نعنا و تەنان قەرنابیت و میوەکانی زۆر جار لە گوێزەر و لە سێ و لە بابەتە جیاوازەکانی میوایە ئەم ڕیشاڵانە بەدیەکرێن یەکێک لە ئەرکە زۆر گرنگەکانی ئەم ڕیشاڵانە بریتە لەوەی کە کاتێککە تۆ خواردن نەخۆی ئەم خواردنە بێگومان بە نێو ڕێڕەوی هەرسە هەمویان ڕوا ئەگەر بێت و ڕیشاڵ لە نێو ئەم خواردنەیە هەبێ هەرچی ئاوی ئەو چواردەورەیە لە خۆی کۆیەکاتەوە لە ڕێگەی کۆکردنەوەی ئەم ئاوە زەختێکی زۆر ناخاتە سەر کۆڵۆن و ڕێکە و گەدە و سوورێنچک و نایڵێ زۆر زەبری بەرکەوێ جۆرێک لە تۆپڵێک دروستەکە کە ئاسانتر بە نێو کۆڵۆن و ڕێکەی ئاڕوا و زۆر ئەم کەسەش بە دوورەگرێت لە مەودا درێژ لە توشبوون بە شێرپەنجەکانی ئەم ناوچەیە بۆ لەبەرەوە یەکێک لە ئەرکە زۆر گرنگەکانیەوەیە زوو ئەم بابەتە تێپەڕە بێ بە نێو کۆڵۆن و ڕێڕەوی هەرسەکەیە نایڵێ زۆر ماوەی بمێنێتەوە ئەسڵەن مەجای ئەوەی نایە کە تووشی شێرپەنجەیکە لە مەودا درێژە ئەم توژنانە میشە کە ئێمە باسیەکەین بە ڕۆژ و دوو ڕۆژ تۆ هەست بەم کاریگەریانە ناکەی بەڵام ئەگەر بێت و تۆ لە بۆ تەمەنی خۆت بیکەی بە بەشێک لە شێوازی ژیانی خۆت وەک لە سەرەتاوە وتم ئێمە باز لە لایفستایلەکەین ئەمڕۆ لە شێوازی ژیان یعنی تۆ ئەگەر لەم و لە هەر ژەمێک کە خواردنت خوارد و بێ ڕۆژات خۆشیش ینی تۆ ئەگەر گۆشت خۆی ئەگەر میش خۆی ڕاستی ئەگەر برژاو بێ یاخود خواردنی خێرابێ هەرچیەک خۆی ئەگەر بەشێک قاپێک سەوزەی لەگەڵا بێ من خۆم وام زیاتر چێژ لەو خواردن نابینم هەستەکەی فرە چەشنی لە خواردنەکەی هەیە ئەوەش سوودەکەی ئەو دیارە و زۆر وازە کێشەکە لەگەڵ گەنجەکانمانایە زیاتر ڕاستان ئەوەی من دیقەتم ما بە بەڕاستی کەمترین سەوزە کەمترین میوە کەمترین ئەم بابەتانە ئەخۆن و زۆربەی خواردنەکانیشیان یا بەهۆی کارەوە بە یاخود بەهۆی حەزی خۆیەوە بێ خواردنە خێراکان و خواردنە خێراکان هەمووی گۆشتی ئامادەکراون مریشکی ئامادەکراون و ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە قەبزی بۆ دروست بێ بە بەڕاستی و ئەم قەبزە لەوانەیە ڕۆژی یەکەم و دووەم بۆ تۆ بابەتێکی زۆر ئاسایی بێ بەڵام وردە ئەبینین کە کێشەکانە بۆ دروستەکە بەڵێ کۆمەڵە ماکی زۆر خراپ لەسەر جەستەی ئەم کەسە دروستەکە بۆیە هەمیشە ئامۆژگاری ئێمە ئەوێت کە با سەوزە و میوە لە ژەمەکانی ڕۆژانە تا هەبێ کاتێک کەنان ئەخۆی سەرەتا بە دووسێ کەوچک لە زەڵاتەیەک دەست پێ بکە لەوانەیە حەز لە تامەکەی نەبێ بەڵام بیرێک لە سوودەکەی بکەرەوانێ کاتێک کە تۆ گەدەت ئەم خواردنە بەسیتە وەرئەگرێ لە سەرەتاوانێ دوای ئەوە چی خواردنێکیش بخۆی ئازاری گەدە و بۆ دروست ناکە قورس بوون و بۆ دروست ناکە ئەو حەزە بۆ دروست ناکە یەکسەر دوای ناخواردنەکە ڕابکەی پاڵ بکەویت کە بەڕاستی یەکێک لە کاریگەریەکانی نەخواردنی ڕشاڵەکان ئەوەیە ڕاستان خۆمان لەوانێ بەسەرمان هاتبێ هەز بە قورسێکەکە یەکسەر ڕووی پاڵەکەوی ئیتر ئەمەش بە دوای خۆیان دیسانۆ کۆمەڵێک کێشە بۆ دروست دەکات جاقسەیەکی زۆر جوانی شەکرد هەنێک لەو خواردنە
خواردنانە مەرج نییە تۆ وەکو چێژ بیخۆی من دایمە بە تایبەتی لە مناڵیە باوکم زۆر پێوتم هێ و کوڕمەکو دەرمان بیخۆ لەبەرێ بەڕاستی ئەمانەوەکو دەرمان کارەکە نایڵن لە مودا درێژە تۆ پێویستە بە دەرمان بێ کاتە جێگرەوەی دەرمانە جا ڕۆژ هات با بچینەوە بۆ مەولانە دووبارە بڕگەیەکتری بۆ ئامادە کردوین ئەلەن دەستی خۆش بێ ئەم جارە شەر تەندروستیمان تێکەڵ بەم لایەنە جوانە کۆمەڵایەتی مەولانە کردوتەوە با پێکۆ بچین بینەریم بابەتە بین و دواترە گەڕێنەوە خزمەتان فەرموو دووبارە هاتمەوە وڵاتان لەگەڵ ما بن باسێکی شیرەمەنیەکانتان بۆ ئەەکەم لەگەڵ یەشێک لە ئەو کارگانی کە لە ناوخۆی کوردستانە سوود لە بەرهەمی شیری خۆماڵی وەرەگرێت سوود لە شیری مانگا و مەڕ و بابەتەکانی ناو کوردستان وەرەگرێت بۆی کە بەرهەمێکی جوان ببەخشێ بە خەڵکی و ئەمڕۆ لە فێستیڤاڵی مەولانە لە پارکی مەولانە کە بە پاڵپشتی کورساتە لەگەڵمانە لەگەڵ ما بن با تۆزێک باسی سوودی شیرەمەنیەکانتان بۆ بکەم جا کەینە ئێرە جۆرەها جۆری بەرهەمی شیرەمەنیەکانە بینین بە نمونە ئەم دۆیە سوودێکی زۆری هەیە بە نمونە دەوڵەمەنە بە ڤیتامین دی بە کالسیۆم کە بۆ پێکاتەی ددانەکان و بۆ پێکاتی ئێسک زۆر باشە بەدەر لەوە ئێمە لە بەرهەمە شیرەمەنیەکانە ڕێژەیەکی باش لە پرۆبایۆتیکەکانمانەیە پرۆبایۆتیکەکان ئەو مادەیەن کە سوود بە بەرکتریا سوودبەخشەکانی کۆندامی هەرسەگەێنن وا کات کە هەرز بە شێوەیەکی باشتر بێ و کەسەکە دوور بێ لە کۆمەڵێک گرفت و کێشەی کۆندامی هەرز لەگەڵەوەشە شیرەمەنیەکان دەوڵەمەنە بە ڕێژەیەکی باش بە پرۆتین و دەوڵەمەنە بە ڤیتامین دی دەوڵەمەنە بە کۆمەڵێک مادە کە سوودێکی یەکجار باش بە جەساگەێنێ و بێزگەلەوەش بۆ گەزان کە کەشی ئێستامان زۆر گەرمە و ڕۆژ بە ڕۆژ پلەی گەرما بەرزترە بێتەوە پەرداخێک لە دۆیەکی سارد ماساوێکی سارد بەدەر لە چێژە تایبەتەکەی سوودی ئەوەشمان پێگەێنێ کە پلەی گەرمی ناوەکی لەشمان هاوسەنگ دەکاتەوە و نایاڵێ زۆر بەرز بێتەوە جا من ئەمەوێت لەگەڵ یەشێک لەو بەڕێزانەیە کە لێرە کارەکەن قسە بکەم ئەویش کاگاژیار سڵاو لێبێ خێربیان سەرچاو بەڕێزم ڕێستارن خواستی خەڵک لەسەر شیرەمەنیەکان چۆنە لە ئێسایە بەشێکی بەرچاو خواستی خەڵک زۆرە لەسەر بەرەمە شیرەمەنیەکان بە تایبەت بەرەمە خۆماڵەکانی ڕاستان کە خەڵکانێکی زۆر سەردانمان دەکەن وە کڕیارەکانمان لێرە ئەمان بینەوە کە ڕاو بۆچوونی خۆیان ئەڵەن سەبارە بە بەرهەمەکانمان و بەڕێژێکی بەرچاو خواست لەسەر بواری شیرەمەنیەکان زۆرە زۆر باشە ئەمەوێ بە دیاریکرای ئەوە پرسم کە ئەو بەرهەمانی لێرە ئەیفرۆشن هەم لە ڕووی ئەوەی کە ئایا سروشتیە و لە ڕووی ئەوەی کە بەرهەمی ناوخۆیە وەڵامی ئەومان بەرەوە بەڵێ ئەمانی بەرەمەکانی ڕاستان 100% سروشتیە و ئەم بەرهەمانە هەمووی لە کە ڕاستان گەورەتەی معمەلی واری شیرەمەنی لە تەواوی کوردستان و عێراقدا کە لە پارێزگای هەڵەبجێ و ئەم شیرانی کە لێرە وەرەگیرێ هەمووی لە شیری دەوروبەری هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە وەرەگیرێت و بە شێوازێکی کوالەتی بەرز هەڵەگیرە کەواتە ئەمە ئەوەمان بۆ یەک لە یەکاتەوە کە بەرەمەکانی ڕاستان تەواو 100% سروشتین جا من یەشێک لەو شتانی کە زۆر سەرنجی ڕاکێشام کاگە من ئەگەر پیشانمان بێ لێرە ئەبینم جۆرەهات نوعی جیاوازی لێ بە نمونە ئەمەیان پێم وابێ بە تامی لیمۆیە باشە زۆر باشە بەڵێ بۆنە بۆم گەرمایە هەستەکەم خۆش فەرموو ئەمەمان دوی لیمۆیە کە بەتامی لیمۆ گیراوەتەوە و ئەوەشان دوی نعنایە کە بە نعناو و بەتامی نعنا گیراوەتەوە کە سێ جۆر ئایتمی وامان هەیە کە بە سێ جۆری تامی دۆمان هەیە ڕێزدارم بەخێر بێن ساغن جا پێم خۆشە کە ئەوەشتان پێ بڵم هەم تامێکی خۆشی هەبوو هەم باسی سوودەکانیشمان کرد ئێوە ژەکەرەتانەوێ تاموچێژی ئەم جۆرە دوێە و چەندەها خوارن و خواردنەوەی تر بکەن لە فێستیڤاڵی مەولانە ئەتوانن سەردانی فێستیڤاڵی مەولانە بکەن لە پارکی مەولانە لای فامیلی مۆڵ بۆ ئەوەی کە بتوانن بێبەش نەبن هەم لە سوود و هەم لە چێژەکانی ئەم خوارن و خواردنەوانە و هیوادارم هەموو لای هەر باش و هەر تەندروست بن. چەند جوانە بەڕاستی کە بینم ئەم بەرهەمە کوردەواریانەش لەم فیستیڤاڵە جوانە بوونیان هەیە تاوانەمە یەکێک لەو شتە گرنگانی کە یەت هات بە خەیاڵمان لە بابەتی ئەم بەرهەمە کوردەواریانە بۆ ئەمنەوە تازەیە ئەم جیلە تازەیە وکو خۆت باسکە ڕۆژات ئێستا ئەو خواردنە کوردەواریان زۆر کەم بۆ تۆ زۆر کەمەی خۆن یەکێک لەو کۆمپانیانە کۆمپانیای ڕاستان کە ئەم بەرهەمە شیرەمەنی کوردەواریان ناخاتە بازاڕۆ بۆ ئەمنەوە تازەیە گرنگە کە ببینن ئێمەش دەوڵەمانین بە بەرهەمی خۆماڵشتی زۆر جوانمان هەیە و چەندێک شتەکان خۆماڵی بێ ئەوەی تر تۆ لە ڕووی تەندروستیەوە لی دڵنیابیتەوە بەڕاستی چکە لە لای خۆمان زۆر گرنگی ئەدرە بە پاک و تەمیزی و بە تەندروستی بەگشتی کەم شوێن هەیە ببینین یعنی لەسەر پاک و تەمیزی داخرابێیان تووشی شتێک بوو بێ بەڕاستی ئەمە مای خۆشحاڵیە بۆ ئێمە
جاگە بگەڕێنەوە لای بڕگەکانمان خۆشترین بڕگەی بەرنامی کورسات تەندروستیمانێت بەسان من کێتە سەرم بڕگەی تر ئەگەشامەوە زۆر حەزم لەیەتی باس لە کۆمەڵێک هەڵە تێگەشتن ئەکەین و ڕاستیەکەینەوە بۆتان جا سەرەتا ئەگەر دەست پێ بکەین ئەم بەرنامەیە زیاتر بابەتەکانمان پەیوەندی بە شێرپەنجەوە هەیە بۆیە هەڵە تێگەشتنەکانیشمان هەر پەیوەندی بە شێرپەنجەوە هەیە بەڵێ لە یەکەم خاڵە ڕاستان ئەگەر هاوکارانم یارمەتیمان بن ئەڵێ توژوانی شێرپەنجە پێویستە بە تەواوی دوور بن لە خواردنی کاربۆهیدریت ئەوەی کە گرنگە لێرە باسی لێ بکەین ئەڵین کاربۆهیدریت تەنها شەکر نییە زۆر کەس ئەڵێ من شەکری سپی ناخۆم دوورم بێ ئەوە بەڕاستی ئەو شتەوانە نانە یان هەنێ جۆری شیری نییە کاری هەویریە کارب ئەتوانرێت لە جۆرەها خواردنا بدۆزرێتەوانێ بەڵام ئایا ئەو کەسانی کە ئەڵێن ئێمەنەیە خوێن بووی تووشی شێرپەنجە بین ئەمە لە ڕووی زانستیەوە بنەمای هەیە ناسان ڕۆژادەم قسەیەکێکە لەو قسە زۆر بەناوبانگانی ئەم سەد تازەیە و بە تایبەتی کێتە سەر باسی شێرپەنجەش زۆر جا بیستوماناڵێن خۆراکی سەرەکی شێرپەنجە شەکرە ئەمانەمە یەکێکە لەو قسانەی ناتوانین لاریمان لێنی لەم قسەیە ئەمە قسەیەکی ڕاستە بەس ئایا تۆ بیلەوە ناکەیت و خۆراکی سەرەکی مێشکیشە دەرشەکرە خۆراکی سەرەکی بەشێکی زۆری خانەکانی پێستیشە دەرشەکرن جگەلەوەی کە دڵیش پێویستی بە شەکر و وزەیە تەوان شەکر یاخود کاربۆهیدرات سەرەکی ترین سەرچاوی وزەیە بۆ مرۆڤ ئەو سەمون و نان و برنج و ماکەرۆنی و ئەم بابەتانی کە ئێمە ڕۆژانەی خۆین خێراترین و سەرەکی ترین سەرچاوی وزەن بۆ مرۆڤ جایشتی تریشی حەزەکە مەر ئاشناتان کەم پێی و زانیاریتان هەبێ مرۆڤ کاچێتە دۆخی نەخواردنی کاربۆهیدرات واتە شەکر و ئارد و برنج و هەموو سەرچاوەکانی تری تەنانەت میوەش جستەی جۆرێک لە خۆڕاهێنانی تایە جستەی مرۆڤ وا دروست بووە لە سەرەتاوە بە مێشکەڵێ مێشک ببورن بە جگەر ئەڵێ ئەو شەکرەی کە خەزنت کردووە بێ زەحمەت بۆم خەرە ناو خوێن کەواتە دووبارە شەکرێتێتەوە ناو یعنی تۆ گەر نەشی خۆی سەرچاوی شەکرت هەر هەیە و بە بەشەکانی تری ماسوولکە ئەڵێ دەدەیت تۆش بێ زەحمەت ئەو شەکرەی کە کۆت کردو تۆ چەنێکە هەڵەگرتووە بۆی بەخۆت و بەهێزبین ئەویشم بۆ بخەرەوە خوێن یعنی لەم بینەیە تۆ دووبارە شەکریێتەوە ناو خوێن کەواتە لاریمان لەوە نییە کە شەکر سەرچاوی خۆراکە بۆ خانە شێرپەنجەکان بەڵام بە هیچ نوعی لەگەڵ ئەوەیانین و هیچ توێژینەوەیکی 100% نایسەلمێنێ کە پێویستە کەسانی توژبوو بە شێرپەنجە شەکر نەخۆن کەواتەمە هەڵەیەکی زۆر باوە ڕۆژادەچمەرای خاڵی دووەم کە باس لە بەکارهێنانی ئەمەری مایکرۆوەیڤەکە بۆ گەرمکردنەوەی خواردنەکانی ڕۆژانەمان ئەو ترێکە خراپ بێ بۆ جۆرە جیاوازەکانی شێرپەنجە مەژێکێکە لەو قسانی کە زۆر باوە ئەمە دەست خۆت حەزەکەم خۆت زانیێ بەکارهێنانی مایکرۆوێڤ لە لای زۆرێک لە دایکان بە مناڵەکانیان ئەڵێندا ئەو مایکرۆیڤە بەکارمەهێنە هەزار نەخۆشی پێوەیە لە ڕاستیە کێشەکە خۆی مایکرۆوێڤ نییە مایکرۆوێڤ بە جۆرە تیشکێک ئەم خواردنەمان بۆ گەرمەکاتەوە ئێمە پێی ئەڵێن نەن ئایۆنایزینگ رادیشن کە بە هیچ جۆرێک نابێتە هۆی ئەوەی خۆراکەکەت تیشکدانەوە بکات کاتە لێرە کێشەکەمان لەگەڵ خۆراکەکە نیە کێشەکەمان لەگەڵ ئەو کەرەستەیەیە کە بەکاری ئێهێنین بۆ گەرمکردنەوەی خۆراکەکە و یخینە ناو مایکرۆوێڤەکەوانە ئەگەر بێت و قاپی پلاستیک بەکار بهێنی ئەگەری هەیە گەردیلەکانی پلاستیکەکە بتوێنەوە تێکەڵ بە خواردنەکە ببن ئەلێرا کێشەکە دروست ئەبێت و ئەگەری توش بوون بە شێرپەنجە نەک هەر بڵم لە گەرمبوونی پلاستیکەکە بەڵکو هەر بەکارهێنانی پلاستیک لە ڕۆژانی ئاساییدا بەبێ گەرمکردنیش زیانی هەیە و ئەگەری توشبوون بە شێرپەنجە بەرز ئەکاتەوانێ جاگە بڕۆینە لای خاڵێکی ترمان ڕاستان خاڵەکەی ترمان باز لە خواردنی تون ئەکات تۆ خواردنی تونە خۆی ڕاستان زۆر حەزل لە بەروشتی وا هەیە زۆرم حەزێتی یەکێکە لەو شتانی زەرەکەشی بەرکەوتۆ بەڕاستی بە تایبەتی لە بابەتی گەڕانەوەی ترشەڵۆکوانش کوم خوانی تونەوە دروستەکە جا یەکسەر باسی هەڵەباوەکەش لەگەڵەوەیە ئەوترێ ئەم خواردنە تونانە خراپن بۆ توشبوون بە شێرپەنجە تەوانم قسەیە ڕاستە و ڕاستیش نییە چۆن ڕاستە و خۆ هۆکار نییە بۆ توشبوون بە شێرپەنجە کاتێک کەسێ بۆ ماوەیەکی زۆر خواردنی تونەخوا و هەست بە ئازاری سوورێنجک و دڵە کزانەوەکە ئەگەر بۆ ماوەیەکی درێژەمە بەردەوام بێ و ببێتە نەخۆشی جێرت یەکێکە لەو هۆکارانەی کە ئەکرێ بە ماوەی درێژ ئەم سوورێنجکە برینارکە و تووشی شێرپەنجەیەکە یەکسەر چمە لای خاڵێکی ڕۆژ هات بە ئیجازەی تۆ تەوان حەز لە ئەوواکەین کە خواردنی گەرم جابێتە هۆکار خواردنی گەرمیش دووبارە ئەگەر بێت و ببورم باز لە خواردنەوەی چاو قاواکە بەڵام لە ڕاستیان مەبەستی لە خواردنەوەی گەرمی ئەم چاو قاوانەیە واتە ئەگەر پلی گەرمێکی زۆر بە یەکسەر هەڵی قوڕێنیت و هەستەکەی تەواو ئەمانەتە سووتێنێ ئەمە کەسانێکن هەستی گەرمیان لاوازە ینی زۆر هەست بۆ ناکەن کە خواردنەوەکە گەرمە کێشەیەک دروستە بێویش بە پێی کات یعنی چەند ساڵێک تێپەڕێ ئەبینن دیوار و ناوپۆشی سوورێنجکیان تەواو برینار بووە
هەوڵەیە خۆی چاکاتەوە بەڵام زۆر جار بەداخەوە لەم خۆ چاکردنەوە خانی شێرپەنجەی دروستە بێ و ئەوەیە کە باسەکرێن. ڕاستە اینجا ئەگەر باس لە خاڵێکی تر بکەین زۆر جارە بینین توشمانی شێرپەنجەکە سیستمی خۆراکی پەیڕەو ئەکەن دوور ئەکەونەوە لە خواردنی گۆشت. لە ڕاستیە کێشەکە گۆشتەکە نیە لە هەفتەیەکە تا 500 گرام لە گۆشت دەتوانن بخۆن و بەکاری بێنن گۆشت بێن بریشک بێ هەر جۆرێکی گۆشت بێ کێشەکە لە گۆشتی پرۆسس کراوە تا گۆشتی ئامادەکراوە ئیتە گۆشت بێن بریشک بێ ماسی بێ هەرچێک بێ ئامادەکراو بێ لە بابەتەکانی سۆسج و هۆتدۆگ و ئەوانە لەوانە دوور بکەنەوە چکە ئەمانە کاریگەری لاوەکی خراپیان هەیە و ئەگەر باس لە خاڵێکی تر بکەین باز لەواکەڵە سیستمی خۆراکیم تەندروست بێ مەترسی توشبوون بە شێرپەنجەنیە نەخێر بە دڵنیاییەوانێ ئێمە وتمان لە سەرەتای بەرنامەکەیە هۆکاری خۆویستمان هەیە هۆکاری خۆنەویستمان هەیە لە هۆکارە خۆنەویستەکانە ئەمە بۆ نمونە بۆ ماوەیە دەسەڵاتی تۆی تیانە بەڵام کاتێک کە سیستمێکی خۆراکی تەندروست پەیڕەو ئەەکەی ئەگەری توشبوون یاخود توندی نەخۆشیەکە ئەتوانی کەمتر بکەیتوانێ کەواتە ئەتوانین بڵێن سیستمی خۆراکی بۆ پاراستنە چ لەو کەسانی کە شێرپەنجیان هەیە یاخود ئەگەری توشببوونیان بە شێرپەنجە هەیە بەهۆی بڵین فامیلی هیستریاوانە یاخود ئەگەر کەسێکیش ساغ بێت و نەوێت تووشی شێرپەنجە بێت بێگومان دەست خۆش بێجا لە کۆتا خاڵا باس لە یەکێک لە ئەو هەڵاناکەین کە لە نێو کۆمەڵگەی کوردەواریە زۆرە بۆ لەبەرەی ئێمە گیادەرمانی کوردەواریمان هەیە باز لەوا کاکەوترێک گیادەرمان و دەرمانە سروشتیەکان هەموو جارێ سەلامەتن ئەمە یەکێک لەو قسانی پێما بێجاری ڕابردوش کەمێ باسمان کرد گیادەرمانەکان بێگومان هەر دەرمانن لە کۆتاییە ئەو دەرمانی کە ئەچێتە نێو دەرمانخانەکانتون لە تاقیگاکانە دروستەکرێت لە گیادەرمان بەشێکی زۆری دروستەکرێت کاتەوە لەبیر نەکەین نەخێر ئەم قسەیە ڕاست نییە مەرج نییە مکاتێک گیادەرمان سروشتی بێ و بڵێ ئەمە تەبیعیە من لی ناترسم چەندێکی لێ بخۆم سوودی زۆرە بە نمونەیەمە دەرمانێکمان هەیە سەینت جۆن کە بەناوی زانراکەەوە دۆزراوەتەوە نابێ بۆ کەسانە بەکاربێ بۆ خانمانەی کە حەبی بەرگری واتە حەبی منع ناسرانەی خۆمانەی خۆن لەبەرەوەی گرفتێکیانە بێ نەتوانن سکپڕ بن سیرەکەی ئەم گیادەرمانە خۆن کاریگەری حەبەکە نایڵێ یان زۆر جارۆ کەسانی کە دەرمانی بابەتی ڕوونکەرەوەی خوێنە خۆن سێرەکەی لە لایەک تر و گیادەرمانی وەرەگرن کە زەرەر بەو دەرمانە گەێنێ و نایڵێ کاریگەری خۆی جگەرەوەی کە خۆشیان لە هەندێک لە کەسەکان هەستیاری دروستەکەن و نەخۆشی تەنگە نەفەسی و بابەتانیان بۆ دروستەکەن کەواتە هەمیشە ئێمە گەڕێنەوە بۆ بابەتی ڕاوێشکردن بە پزیشک زانیاری وەرگرتن سەبارەت بە دەرمانەکە و دواتر بەکارهێنان ڕۆژات بابەت زۆر ماوە پرسیاری زۆر گرنگکەیە سەبارەت بە بابەتی شێرپەنجە کە هاوڵاتیان پێویستە زانیاریان هەبێ و پزیشکی پسپۆڕیش ئامادەیە لەگەڵمانە بەڵام کوچانێکی زۆر کورد وەرەگرین و دواتر گەڕێن و خزمەتی بەڕێستان. عزیزانم دووبارە بەخێر بێنەوە زۆر بەڕێز دکتۆر سارا جەمیل پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجەمان لەگەڵە بۆ ئەوەی کە وەک باسم کرد بە ورد و دوشتی باس لە ژیانکردن و شێوازی ژیانی مرۆڤی سەردەمکەین و پەیوەستیکەینەوە بە نەخۆشیەکانی شێرپەنجە دکتۆر زۆر بەخێر هاتی خۆشحاڵم زۆر سواز بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویستیش تۆش دکتۆر با یەکسەر بە پرسیارە گرنگەکە دەست پێ بکەم کاتێک کە باسی شێوازی ژیانکردنەکەین ئەوەی لەناو خەڵک بە لایفستایل باوە تا چەندێ پەیوەستە تا چەندێک کاریگەرە بۆ توشبوون بە نەخۆشیە جیاوازەکانی شێرپەنجە یەکێکە لە فاکتەرە زۆر گرنگەکان یاخود هۆکارە زۆر گرنگەکان هەم بۆ کەمکردنەوەی مەترسی توشبوون بە شێرپەنجە و لەو کەسانەشی کە توشبووی شێرپەنجەن هاوکاریان ئەکا یارمەتیان ئایا بووی کە شێرپەنجەکەیان زوو تێپەڕێنن و نەشێڵێ لە دوا ڕۆژە بگەڕێتەوە کەواتە ئاماژۆ بە خاڵێکی زۆر جوانیە هەم بۆ ئەو کەسانی کە هێشتا توشبوونین وەکو ئاگاداری و هەم ئەو کەسانشی کە لە دۆخی شێرپەنجیان ئێستا زۆر هاوکارە بابەتی ڕاستکردنەوەی لایفستایل ڕاست بەڵێ لەبەر ئەوە ئەبێت وکە ئەمە ئەژڵین لایفستایل ئەبێ بزانین مەبەستمان لە چییە کە زۆر شت ئەگرێتەوانێ بۆ نمونە هەر لە شێوازی خواردنمانە لە وەرزشکردن لە ڕێخستنەوەی قەڵەوی و یاخود کێشی جەستە لە ڕێخستنی باری دەرونیمان لە جگەرەکێشان لە بەکارهێنانی مادە کحولیەکان ئەمانە هەمووی فاکتەرن ئەچنە قاڵبی شێوازی ژیانەوە یاخود لایفستایلەوانە کە ئێمە ئەبێ بزانی چۆن تەعاملیان لەگەڵا بکەین زۆر باشە دکتۆرە ئێمە بەردەوام زانست پێمانەڵێ خواردن و خەو و وەرزشکردن ئیتر ئەم سێکۆلکەیە توانین بڵێن باشترینە بۆ ئەوەی لە نەخۆشیەکان بە دووربین ئایا کامیان گرنگترینە بۆ پاراستن لە توشبوون بە نەخۆشیەکانی شێرپەنجە یاخود تەرسێکیان تاوکەری یەکن بۆ ئەم بابەتە طبعا ئێمە یەک فاکتەر نییە کە بڵین ئەمان پارێزێ لە توشبوون بە شێرپەنجە یاخود خواردنێکی تایبەت نییە بڵین ئەمان پارێزە یان کێشێکی دیاری کراوی جەستە کە بمان پارێزە ئەمانە هەمووی بە یەکەوانێ وەکو پاکێجێکوان کە من
هەتاکو بتوانم زیاتری تطبیق بکەم لە ژیانی ڕۆژانی خۆمە ئەو کاتە من زیاتر پارێزراوترێک ئەبم لە توشبوونم بە شێرپەنجە بەڵام بەزۆکۆی بڵی من تەنها یەک لایەن یاخود یەک شت ئەگرم لە ژیانمە لەسەری ئەڕۆم بووی بم پارێزە لەوانەیە تۆزێک بیرکردنەوەیکی هەڵەبێت. باشە دکتۆرە زۆر جار ئەبیستین جۆرە خواردنێک لە پڕ ئەکەوێتە ناو مارکێتەکانەوە دایک و باوکان ئەڵەن مەی خۆ تووشی شێرپەنجەتەکایان کۆمەڵێک ڤیدیۆی لەسەر بڵاوەکرێتەوە لە سۆشەل میدیا گوایە ئەم جۆری خواردنە تووشی شێرپەنجەتەکە ئایا خواردن هەیە هەر خۆی بەتەنیا هۆکار بێ بۆ توشبوون بە شێرپەنجە؟ ئەو بابەتانەی کە بڵاو ئەکرێتەوە لە سۆشیال میدیا یاخود لە هەواڵەکانە زیاتر ڕەبتی بە کواڵتی خواردنەکەەوە هەیە نەک بە خواردنەکە خۆی چکم ئێمە ئەو خواردنانەی کە پێمان خۆشە زیاتر بەکاری بهێنی لە ژیانی ڕۆژانەمانە بەرهەمە کوشت و کاڵیەکانە لە سەوزا لە میوە لە دانەوێڵە لە چەرەسات کە ئەمانە هەمووی باشن و ئەوانشی کە حەزەکەین کەمتر بەکاری بهێنین بۆ نمونە گۆشتی سوور کە وا باشترەکە لە هەفتەیەکە لە 500 غرام زیاتر نەخورێ و دوورکەوتنەوە لە گۆشتی پرۆسسکراو و خواردنی پرۆسسکراو بە شێوەیەکی گشتیەوە بەکارهێنانی سەرچاوی پرۆتین و زەیت ڕووەکی بێت نەک ئاژەڵی بێت بۆیە ئەو خواردنانی کەم بۆ نمونە لە پڕ لە هەواڵەکانە باس ئەکرێ زیاتر ڕەبتی بە کواڵیتیەکەیەتی نازانی کە ئەمە نوعێتێکی باشە کە هاتۆتە ناو وڵاتەکەمانەوە نوعێتێکی خراپە چکم هەمووی خواردنی پرۆسسکراوە کە ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵیانی و دوای ئەوە ئەمە چ مادەیەکی حافیزەیتیایە ئەو پاکەتی کە پێوی پێچراوەتەوانێ لە چی دروست بووە ئایا قابل بەوەیە کە مادی خۆراکی پێتەغلیف بکرێیانە بۆیە ئێمە مشکلەمان لەگەڵ کواڵیتی کۆنتترۆلی ئەو جۆرە خواردنانەیە کە یەتە ناو وڵاتەکەمانەوانێ نەک لەسەر نەفسی خواردنەکە خۆی کاتە ئەوەی کە وەک ئاماژت پێ ئەوەی کە زۆر گرنگە ئەوەی خواردنەکان سروشتی بن بۆ بە دووربین لە خواردنی بابەتی ئەوەی کەمادی پارێزرا باڵێ حەزم کرد ئاماژە پشتی کەش بم دکتۆر لەم ماوەی خۆت لە تۆڕی کۆمەڵایەتی شخصی خۆشت بابەتێکت بڵاو کرد بۆ و لای خۆشمان زۆر باوە بەڕاستی بەشێکی زۆری خەڵک ئەوانەی کە بەتایبەت توشبوون بە نەخۆشیەکانی شێرپەنجە ئیتر کە ئەپرسیت و خزمان و دۆستان لی کۆبن و زۆر قسەی جیاوازە بیستین ئەوەی کە خۆت ئاماژەت پێیا باس لە زەنجەفیلەکەی لە گیای بابۆنی و لە نەعناوە باس لە زەردەچەوەشەکەی ئەڵێ ئەم چوار خواردنە ئیتر خەڵک بە جیاوازی خوا هەیە کاتە چاوە هەیە کاتە ئاوە تێکەڵێکا بەیانیانی خوا حەزەکەم بۆمان یەکلاکی تۆ تا چەندێک کاریگەرن و تا چەندێک هاوکارم بۆی کە واب کا کەسێک شێرپەنجەکە بپەڕێنە یان هیچ نەبێ باشتر ببێ دۆخی تەندروستی بەهاراتەکان بە شکڵێکی عام دایمە بە نەخۆشەکان ئەڵم ئەوانەی کە بە حرفی ز دەست پێەکەن لە زەنجەفیل زەردەچەوە زیرە ئەمانە هەمووی وەکو ئەنتی ئینفلەمەتەری ئیشەکەن واتە دژە هەوکردن کە ئیسفادەیەکی زۆری هەیە بۆ هەمومان نەک تەنها بۆ توشبوویەکی شێرپەنجە طبعاً بەکارهێنانیان ئەبێت لە بڕی دیاری کراوە بێ نە زۆر مبالغی تیا بکرێت نە زۆر کەمیش بێت کە لە زۆربەی زۆری توژنەکانە ئەڵێ ئەو بڕی کە ئیزعاجنەکە کە بۆ نمونە زەنجەفیل ناودەم و مەعیدەت نەسووتێنە بڕێک کە ئیزعاجنەکە ئەتوانی ڕۆژانە بەکاری بێنین زیاد لەوەی کە ئەمانە هەمووی دژە هەوکردنێکی سروشتین لەگەڵیان هەنێک کاریگەری لاوەکی چارەسەری کیمیایی کەم ئەکەنەوە بە تایبەت دڵتێکەڵ هاتن و ڕشانەوە کە زۆرێک لە نەخۆشەکانمان بەدەستی و ئەناڵێن بەڵام بەس ئەمە بە معنای چارەسەر نایە یاخود ناتوانین ئێمە بڵین تەنها ئەم بەهاراتانە یاخود ئەم گژوگیانە بخۆ لە بری چارەسەر نەخێر ئێمە ئەبێت چارەسەری طبی یاخود پزیشکی بەکار بهێنین اینجا لەگەڵیا وەکو هۆکارێکی یارمەتی ئەمانش بەکاربێنین بۆ ئەوەی ناڕەحەتیەکانمان کەمترێک بکاتەوانە نەک وەکو چارەسەرێکی سەرەکی ئێمە بەکاری بینین. دکتۆرە زۆر جار ئەبینین کەسەکان ئەوانەی کە شێرپەنجەیان هەیە ئێستا لە ژێر چاودێریان یاخود پەڕاندویانە بەبێ گەڕانەوە بۆ لای ئێوە دەستەکەن بە بەکارهێنانی ئەم گیا دەرمانانە ئایا ئەمانە کارلێک ناکەن لەگەڵ ئەو دەرمانانەی کە خۆی کەسەکە بۆ شێرپەنجەکە بەکاری ئەهێنێت؟ بالضبط یەکێک گلە و مشکلانە کارلێکە و هەنێک دەرمان هەیە دەرمانی گژوگیایی یاخود دەرمانی سروشتی کارلێک ئەکا لەگەڵ ئەو چارەسەرانی کە ئێمە بەکاری ئەهێنین بۆیە زۆر زەڕورە نەخۆش پێش ئەوەی هەرچ دەرمانێکی کوردەواری گژوگیا بەکار بهێنێ حتا
ئەو ڤیتامین و معدانانشی کە بەکاری ئەهێنین هەنێکیان بۆیان هەیە کە کار لێ بکەن بە تایبەتی ئەنتی ئۆکسیدانتەکان کە دژ ئۆکسانەکان کە ئێمە نامانوێ نەخۆش لە کاتی وەرگرتنی چارەسەرە بەکاری بێنین. مەگەر ئەڵڵاهومە زۆر جار نەخۆشکە زۆر لاوازە بێ زۆر بێتاقەت دەبێت کە ئێمە مەجبورین چارەسەرەکەی بوەستێنین و دەستکەین بە پێیانی ئەم جۆرە ڤیتامینات و معدەنانە ئیتر لە ڕێگەی حەبەوە بێ لە ڕێدەمەوە یاخود هەنەجار مەجبورین لە ڕێی کانیۆلاوانە یاخود هەنەجار مەجبورین کە سۆندەی مەعیدەدا بنین و لەو ڕێگەیانوانێ ئەم جۆرە مادانەی بینێ ئیگناوەکو ئەوەی هەر نەخۆشە کەستێ خۆی بۆ خۆی ئەم جۆرە سەبلیمنتانە بخوا یاخود تەواوکارانە بخوا ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵیانی. زۆر باشە. دکتۆر هەمیشە کاتێکە باسی شێوازی ژیانکردن و لایفستایلەکرێت ناکرێ باسی وەرزش نەکرێ بەڕاستی وەرزش بێ جوڵە بێ هەر چالاکیە بێکە ئەم کەسە ڕۆژانە ئەنجامی بە ڕاستی مخۆم زۆر جار بیستومە ئەوانی کە توشبوون بە شێرپەنجە سەرێکی تەواوی شێوازی ژیانی گۆڕیوە یەکێک لەو شتانی کە گۆڕیوەتی جوڵە و وەرزشێتی و خۆشبەختانە چەند جاری بیستومە شێرپەنجەکەی پەڕانوە حەزەکەم باسی ئەوم بۆ بکەی ئەم وەرزشە بۆچی ئەوەنە کاریگەرە بۆچی ئەوەنە یارمەتی دەرە لە پەڕاندنی شێرپەنجە و بە دووربوونیش لە توشبوون بە شێرپەنجە. وەرزشکردن پێشتر ئێمە هەروەکو هۆکارێکی بەسوود ئامرازێکی بەسوود ئەمان بینی ئێستا نەخێر بەشێکە لە چارەسەر بەشێکە لە چارەسەر لە توێژنەوەیکی زۆر گرنگە کە ئەمساڵ لە کۆنگرەی ئاسکۆ لە ئەمریکا بڵاو کرایەوانێ و پێشکەش کرا و دەنگدانەوەیکی زۆر گەوری بە دوایە خۆیان هێنا کە ترایڵێک بوو یاخود تاقیکردنەوە بە ناوی چەڵنج کە تیا توژبوانی شێرپەنجی کۆڵۆن بە تایبەتی قۆناغی دوو قۆناغی سێ دوای تەوابوونی چارەسەری کیمیایی و نەشتەرگەریەکەیان کران بە دوو گروپەوانێ گروپێکیان خرانە ژێر پرۆگرامێکی وردی وەرزشکردنەوانێ گروپەکەی تر بەشداریان پێ نەکرا دوای 3 ساڵ لە چاودێریکردن بۆیان دەرکە ئەو گروپەی کە وەرزشیان کردووە نسبەی گەڕانەوە یاخود ڕێژەی گەڕانەوەی نەخۆشیەکان بە لە 28 کەمترێکە لە گروپەکەی ڕێژێکی زۆر زۆرە بۆیە ئێستا وەرزشکردن ئێمە وەکو چارەسەر بەکاری ئەهێنین نەک وەکو هۆکارێکی یارمەتیدان بۆ چارەسەرەکەی ئێمە. کاتە چۆن حەبوو دەرمان بەکارەهێنێ چۆن عیلاجی کیمیایی وەرەگرێ وەرزشەکە ژوایە باشە دکتۆر باسی ئەوەشکەین بەچی ئەوترێ وەرزشی باش بە تایبەتی بۆ نەخۆشانی شێرپەنجە ئەگەر باسی کاتەکەین بۆ بکەی وە جۆری وەرزشەکە بە جۆری باش و خراپمان هەیە کاتێک بکات باس شێرپەنجەکرێت ئێمە تەبعاً وەرزشەکە بەپێی نەخۆشەکە نەخۆشیەکەی تەمەنی جیای ئەەکەینەوانێ وەرزشەکان هەر لە ئەیرۆبیکەوە دەست پێەکە بۆ وەرزشی ڕزستەند یاخود بەرگری ماسوولکەکان کەم وەرزشی زۆر قورسە بوون و هەڵگرتنی قورسایی تر ئەڕۆین هەتاکو و یۆگا و چەنەها جۆری مدیتیشن و ئەم جۆرانی تر بۆیە بەپی کەسەکە ئێمە ئەتوانین بەرنامەیەکی دیاریکراوی بۆ بەکاربێنین بۆ نمونە ئەگەرێکێک عملیاتێکی قورسی کردبێ یاخود تەمەنێکی زۆری هەبێ ناتوانین پێی بڵین تۆ بێ یاری قورس بکەیت و هەڵگرتنی قورسایی بکەیت بەڵام بەس کەمترین وەرزشکردن ئەوەیە لە ڕۆژانە 45 بۆ 6 دقە ڕێک بکە 4 بۆ 5 ڕۆژ لە هەفتەیەەکە پیادەڕەوی کە ئەمە کەمترین جۆری وەرزشە کە وابزانام هەموو توشبوویەکی شێرپەنجە ئەتوانێت بیکە بەڵام بەس ئەگەر هاتوو جسمی هەڵی گرت و توانی ئەتوانێت وەرزشەکان قورسێک بکە. زۆر باشە دکتۆرە زۆر جارە و کەسانی کە تووشی شێرپەنجە بوون ئەبینین کە لەوانەیە کۆمەڵە نەخۆشی تریان هەبێت لە ڕووی زەختەوە بێ دڵ بێ شەکرە بێ هەر جۆرێکی تری نەخۆشی بێ لە کاتی ئەنجامدانی ئەم چارەسەرە کیمیاییانە بۆیانە لیژنە هەیە کە بە یەکەوە بڵین دکتۆرێک بۆ زەختەکەی یەکێک بۆ شەکرەکەی لەگەڵ دکتۆری شێرپەنجەکەی بڕیار باکات چۆن ئەم چارەسەرە بۆ ئەم نەخۆشە ئەنجام بدرە؟ خۆی تەبعانێکێک لە مشکلەکانمان ئەو حاڵەتەیە کە نەخۆشی تری لەگەڵایە و ئێمەش کە چارەسەری بۆ بەکار ئەهێنین زۆر جار شەکرەکەی یاخود زەختەکەی لە کۆنتترۆل دەرەچێت کە ئەمیش چەنەها فاکتەر دەوری تێ ئابینە کە لە هەر هەمووی مهمتر سترێسە و ترس و قەلەقیە کەواکە هەم شەکرەکەی لە کۆنتترۆل دەربچێ و هەم زەختەکەشی لە کۆنتترۆل دەربچێ بۆیە ئێمە بە تەکید لەو کاتانەیە ڕاوێژ لەگەڵ پزیشکەکەیە ئەکەین کە بۆ ئەوی چارەسەرەکی بۆ بگۆڕێ بووی زیاب بکە تاکو بتوانین ئێمەش بەردەوام بین چکۆم ئێمە ئەگەر هاتوو شەکرێک زۆر بەرز بیان زۆر نزم بێ زەختێک زۆر بەرز بیان زۆر نزم بێ ناتوانین چارەسەری بینێ مەجبورین ئەبێ بیوەستێنین هەتاکو
نەخۆشێکی تری کۆنتترۆل ئەکرێتەوە. کاتە دکتۆرە چەنە گرنگە نەخۆشە کاتێک پێی ئەزانە شەرپەنجەی هەیە سەرەتا پێش ئەوەی بڕاتە لای پزیشکی نەشتەرگەری بڕیار بە کە پزیشکێکی پسپۆڕی شەرپەنجە و گرێزانی بیبینێت. طبعا هەموو شەرپەنجەیەک هەموو گرێک شەرپەنجە نیە بەشێکی کەمی شەرپەنجەیە بۆیە هەموو گرێک پێویست ناکە نەخۆش سەردانی پزیشکی شەرپەنجە بکات. بەڵام لە کاتێکە کە هەستی کرد ئەم گرەیە یاخود پزیشکەکەی هەستی کرد کە لەوە ئەچێ شەرپەنجە بێ جا چ بە فەحسکردن بەدەست بێ یاخود بە سۆنەرێک یان بە ئەشعەیەک پێش ئەوەی کە دەستکاری بکە ئیتر هەر لە وەرگرتنی زەرعەیەکەوە بێت بۆ عملیات ئەبێ ڕەوانەی پزیشکێکی پسپۆر لە بواری شەرپەنجەیە بکە. بۆچی لەبەر ئەوەی هەنە جۆری گرێ هەیە نابێت زەرعی لێ وەربگیرێت ئەبێ ڕاستە و ڕاست بچێ بۆ نەشتەرگەری و بەعکسی شەوانێ هەنێک تر لە شێرپەنجە هەیە کە ئەبێت یەکەم جار زەرعی لێ وەربگیرێت اینجا دوایی چارەسەر بکەین. هەنێ حاڵەتی تر هەیە پێش نەشتەرگەری ئەبێت چارەسەر وەربگرێ کە ئەمەیەکێکە لە موشکیلەکانمان ئێستا زۆرێک لە نەخۆش پێش ئەوی بێ بۆ لای ئێمە نەشتەرگەری بۆ کراوە کە ئەمە بۆ نمونە کە بەسی ترینشت باسی شەرپەنجی مەمک بکەین زۆر جار نەخۆشەکە مەمکی بۆ لابراوە کە لاوانەیە پێویستی بۆ و لابردنە نەکردایە پێش نەشتەرگەری چارەسەرمان بەکارهێنا هەم گرێکەمان پچکۆلە ئەکردەوە هەم نەشتەرگەریەکە ئاسانترێکە بوو و هەم پێویستی بەلابردنی مەمکە کەش ناکرا و زۆر حاڵەت هەیە کە ئێمە پێش نەشتەرگەری چارەسەر بەکار ئەهێنین لەبەر ئەوەی ئیستیفادەی زیاترێکە وەک لەوەی کە دوای نەشتەرگەری بەکاری بهێنین خاصەتەن عیلاجێکی تازە کە ئێمە پێڵێن عیلاجی مەناعی ئیمینۆتەراپی ئەو کەسانی کە گرەکانیان گەورەیە زیاتر ئیستیفادە لە عیلاجی مەناعیەکە ئەکەن کە یعنی پێش عملیات وەک لەوەی من دوای عملیات بۆی بەکاربێنم کە گرێ نەماوە و هەنێ جۆری پشکنین هەیە کە زۆر زەڕورە پێش ئەوەی عملیات بکرێ ئێمە بتوانین بۆی بکەین و هەنێ حاڵەتی تر هەیە کە پێویست بە لیژنەی فرپسپۆریەکە کە یەک کەس ناتوانێت قەراری لەسەر بە بۆیە پزیشکی پسپۆری شەرپەنجەکە ئەتوانێ بیخاتە ناو لیژنەی فرپسپۆریانێ و کە چەنەها پسپۆری جیاوازتیە بەشدارن بۆ ئەوی بتوانن باشترین ڕێگای چارەسەری بۆ هەڵبژێرن. زۆر باشە دکتۆر کاتەکەمان کەمەوە بەڵام زۆر حەزەکەم ئاماژە بەوەش بین وەکو دواپەیامی بەڕێزیشە باس لە لایەنی قەلەقی لایەنی دەرونی لایەنی سترێسکەین ئەو کەسێک کە بە شێرپەنجەیە تێ ئەپەڕێ هەم بۆ خۆی هەم بۆ کەسانی چواردەوری تا چەندێک گرنگە لایەنی دەرونی پشتگوێ نەخرێەوە بە دوور بێت لە لایەنی قەلەقی و سترێس و ڕاڕایی لە سا شەستی نەخۆشەکانمان کە تەشخیص ئەکرێن دەستنیشانەکرێن بە شێرپەنجە باری دەرونیان بە تەواوەتی تێکەچێ نەکەر ئێمە لە هەموو دنیاە لە قەلەقی لە دڵە ڕاوکێ لە کەئابە و لە خەمۆکی طبعا ئەمە ئەگەر بۆ چەند ڕۆژی یەکەم یاخود چەند هەفتەی یەکەم زۆر ئاساییە بەڵام بەس ئەگەر دوای ئەوە نەخۆشەکە خۆی چارەسەری ئەم کێشەیەنەکە زەرەری لێ یەک ئیستیفادە لە عیلاجەکان ناکە دوو هۆکارە بۆ زوو گەڕانەوەی شێرپەنجەکەی و هۆکارێکیشە بۆ ئەوەی کە تووشی جۆرێکی تر لە شێرپەنجە ئەو نەکاریگەرە یەکێکە لە فاکتەرە زۆر گرنگەکان باری دەرونی کە ئەبێت چارەسەری بکاتر نەخۆشەکە تەبانیکێک بۆ ئەو ڕێگانی کە ئەتوانێت نەخۆش بەسەر یازاڵ بێ کەسانی دەوروبەرێتی هەل لە خزم و کەسوکار و لە هاوڕەکانی کە ئەتوانن تۆزێک لەم باری سەرشانی کەمکەنەوە دووهەم نەخۆشەکە خۆی ئەبێ خۆی هەوڵبا کە لەم دۆخە بێتە دەڕەوانێ بە چوونە دەرەوەی بە جەوگۆڕینی بە بەشداریکردنی لە چەنەها گروپ ئێستا هەیە بە خۆشحاڵی و گروپی شاخەوانی ئەچنە دەرەوە ئەچن بۆ سەیران ئەبێ خۆی جەوێک بۆ خۆی بخۆکەنێ ئەمانەشی چی ئیستیفادە نەبوو ئەو کاتە مەجبور ئەبین کە چارەسەری پزیشکی بەکاربێنین. زۆر باشە دکتۆر سارا جەمیل زۆر سپاس بۆ بەڕێزت خۆشحاڵ بووم کامڕۆ لەگەڵمانە بووی هیوادارم بابەتی شێرپەنجە و جۆرە جیاوازەکانی لە هەموو ماڵێک بە دوور بێ هەر کەسێکیش نەخۆشی شێرپەنجە یاخود لە کەسانی نزیکیان نەخۆش شێرپەنجە هەیە بە شێوازێکی زۆر ئاسان هیوادارم تێی بپەڕێنێ و ئەم نەخۆشی لە کۆڵێتەوە ڕاستی بەنامەی ئەم جارەمان بەم شێوەیە کۆتایی هاتیوادارمە تا بەنامەیەک تر هەتەن دروست باش بوون و زۆر خۆشحاڵ بووین لەگەڵتانەوە بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ هەمیشەتان دروست بن.